بله تماشاوانجا امی بحث روش هنوکی ولاتی خوب کن تدید برپسین هرما کردستان او نبا کابینه حکومت هرما کردستان آلیین کو بجدارن همیان متفق بون سرهنده کو بغداد سیاست برسی کرنه تهمیش کرنه تصعید کرنه قالب دان هرما کردستان پیرو دکد برو واجه همو بنماین دستوری یاسین کو پارلمانی در چنار کفنی سیاسیات نکردن تعامل دکد میوانه که مهجای دکتر سامان شالی شروعکاری سیاسی لیستودگی میوانه منه دکتر تو بخیر بی از بارم تهال دخوانیا بردف که حکومت و یترمزنا برپسین حکومت هرمی بون که بغداد چه تعامل کرد یعنی اف سیاست بغداد حال پیرات که در حق هرما کردستان چی چارچوبه دا گلو سپاس بۆ ئەم چاوپێککەوتنە سپاسیش بۆ بینەرانی کوردستان 24 طبعا ئەمە سیاسەتێکی تازە نییە ئەمە دەستیان پێ کردووە لە دوای خاستەن لە دوای ڕەفرەندەمەوە تاکوین ئیمڕۆ سیاسەتیان بەرامبەر هەرێمی کوردستان ئەوەیە کە برسیکەن کە موچەی خەڵک ببڕن کە خەڵکی کوردستان هەڵگەڕێنەوە لەسەر حکوومەتەکەی لەسەر یعنی بەڕاستی وەزعەکە بشڵەژێنن لە ناو هەرێمی کوردستانە بەداخیشەوە ئەوەش هەمووی نەتیجەی ئەوەی کە ماڵی کورد پرتەوازە ئەو نەتیجەکەیەتی ئەوانش لەو پرتەوازیەوە ئەو درزەی کە لە ماڵی کووردا هەیە ئەوان داخڵە بن و ئەوە بینیمان ئیمڕۆ وەفدی حکوومەتی کوردستان ڕوونکردنەوەیەکی باشیان ناوە کە مافی کوردستان لە بودجەی عێراقا بەسەر ئەو هەموو ناحەقی کە کراوە لە دەستوری لە بوجا 16 تریلیۆن بوو ئەوان هەش دەیان یعنی سەی پەنجای مافەکانی خۆ یعنی وەکوە محافظەیەکی سەیرن ناکەن ئەمە بۆ ئەوە گەڕێتەوە کە ئیتیفاقیات کە ئەکرێت ئەمە من چەندجان ئەمە وتووە ئەگەر هەتوو ئیتیفاقیەک لەگەڵ هەت ئەحزابێکا بکرێت لەگەڵ حکوومەتا بکرێ ئەبێ کورد جهتێکی سێهەم هەبێت چۆن گەرنتی ئەم ئیتیفاقیاتانە بات نتیجەی نەبوونی جهتێکی سێهەم کە لەم ئیتیفاقەتە وەلەو خۆی نابێت چونکە دەوڵەتە بێت لەگەڵێکا ئیتیفاقکەن بەڵام مۆزوعی ئێمە مۆزوعێکی جیاوازە مۆزوعێکی گرنگە ئەوان فدراڵێت ئیمانیان بە فدراڵێت بەڵێ دکتۆر ئەمە پرسێکی جدیە پێشت و پارلەمانتارێکی کەنەدی میوانین بوو لێرە ئەوی شوتی بە هەموو شێوەیەکی ئەو سیاسەتی حکوومەتی عێراق کە بەرامبەر هەرێمی کوردستان پەیڕەو دەکات سیاسەتێکی نامەقبولە سیاسەتێکی غەدرە لە هەرێمی کوردستان حتا وەکو کەنەدا بۆ نمونە سیستەمی فیدرالی هەیە پێم وت باشە لە کەنەداش حکوومەتی مرکزی لەگەڵ حکوومەتە فیدرالیەکان بە بشێوە تعامل دەکات ئەوتی ئەو نمونە خراپەی کە لە عێراق هەیە لە هەموو دنیادا نییە وتی ئێمە مولزەمیش دەکەین چاودێری ڕەوشەکەش دەکەین کەواتە سیاسەتی برسیکردن دوای ڕفراندوم نەبووە لە 2010 دەست پێ کردووە لە 2014 بێگومان موچەی هەرێمی کوردستان بوو جەبراوە کەواتە تو باسی لایەنە کوردستانیەکەش دەکەی فەرمی ڕەوشی کەرکووک چوونە عنی ڕەوشەکە لە ئاستێکە تەسعید بووە پێویستە لایەنە سیاسیەکان چۆن تەعامل لەگەڵ بکەن خۆی ڕاستەکە نظامی فدرالی لە ئەمریکاش وەکو کەنەدا هەمووی جیاوازە یعنی ئەوەی کە فدرالیە حکوومەتی فدرالی لە خەڵکەکەیە سەنێ دوو باجەیە باجێکی هەرێمیە باجێکی فدرالی بۆ حکوومەتی مرکزیە چێتەوە لە موچەکانیان نەبڕێ بەڵام ئەوەی نافدرالیە ئەمێنێتەوە بۆ هەرێمەکە بۆی ئیشی خۆی بەرێ بەڕێگاوە یعنی ئەوە نییە تۆ هەمووی بەریتەوە دەست حکوومەتی عێراق ئێستا ئەوەش ناکەن کاکە من ڕاستەکەی ئەڵێ لە چواردەوە دەستی پێکرد لەمەوەی کە ئێمە نەوتمان نرد ئەوان دەستیان کرد بە ئەوەی ئەوە داعشی شات و مەسەلەی زۆر بەسەر هات بەڵام زیاتریەکەی کە بوو لە دوای حەبەی ئۆکتۆبەرەوە بوو کە دەستی پێکرد لە دوای ڕفراندەم عەفوەن دەستی پێکرد ئەمەی کە ڕووی لە کەرکووکە ئەمە کە خوێن ڕژەی کە لە کەرکووکە راوە ئەمە ڕووی نەداوە لە هیچ شوێنێکە کە شارێکی وا بەخوێن سزای بێرێت ئەمە ئەوەتی بابە گورگر بڵێن کلپەکەی یا ئاگرەکەی دەرکەوتووە ئەم شارە خوێنەیەت لە حکوومەتی مەلیکیەوە بیگرە بۆ حکوومەتی مەلیکیەوە بۆ حکوومەتی ئەم حکوومەتە عێراقی تاکون ئیمڕۆم دەقەی کەم و تۆ دانیشتوین ئەوان ئەیانەوێ ئەم شارە بینارکەن ئەسکەنجەی بن وێرانیکەن تەعریبیکەن هەچی شت هەیە بەرامبەر ئەمێکەن هەچی شتێک ئەتوانن بە هەموو نوعی شەهید دیکەن خەڵکەکانی شەهید کردووە بەڵام شارەکە ناتوانین شەهیدکەن ئەوە گرنگکە ئەم شارە شەهید ناکرێ بەوان شاری کوردستانی ناتوانێت بە ئەوان بسەڕێتەوە ئێمە ڕۆماڵی ڕەوشەکەمان کردووە ینی خەڵکی کەرکۆک خەڵکێکی زۆر نیشتیمانیە خەڵکێکی زۆر بە حەماسەتە کە بتوانن بێگومان دیفاع لە کوردستانی بوونی شارەکەیان بکەن
لە خۆیان بکەن لە ناسنامە نەتەوەیەکان بکەن بەس لەو پرسی کەرکووکەوە لەو خۆ پیشاندانی کەرکووکەوە کە خەرکی فەقیر و هەژار و گەنجەکانی کەرکووک شەهید بوون لایەنە کوردستانیەکان دووفاقی و ئیزدیواجێتێکی زۆر هەبوو لە بەیاننامەکانە بۆ نمونە لایەنێکی بەڵەدەست هی کوردستانی لە کەرکووک باسەکات ئەمانە گرێشەوەن ئەمانە تێکدەرن هەنی تو ئەم سیاسەتە چۆن نەبینیتەوە خۆی ئەوەیە مشکلەکەی ئێمە ناڵم پەرتەوازی ماڵی کورد ئەوەیە ئەو مشکلە ئەساسەکەیە کە هەموو باجی لە هەموو شوێنێک ڕنگیاوەتەوە لە بوجا ڕنگیاوەتەوە لە یەک ریزی لە بەغا لە ناو کەرکووکە بەڵام ئەوەی گرنگە لێرە حەزەکەم باسی شتێ بکەم ئەم محکەمەیە ئەمریکی وەلایی دەرکردووە ئەم محکەمەیە کە ئەم ئەمری وەلاییە دەرکردو لە یەک ڕۆژە چوو ئەمری وەلاییان پێ دەرکرد چۆن بووە پێشەوەی ئەمرەکە چۆن بووە 12 سەرکردەی حەشدی شعبی لەگەڵ پەرلەمان ئەندامای پەرلەمانی تورکمان و هەندێک کوردیشی تیا بووە چوونەتە بۆ لای باڵۆزێکی لێچێک لەم دراوسیانە قسەیان کردووە کە جەخت بخەنە سەر جیهاتی هەموو جیهاتەکان بۆ ئەوەی ئەمە ڕابگرن چونی پارتی ڕادستکردنی بارگای پارتی بەڵێ ڕابگرن و ڕایشانگرد ڕاگررتنی ئەمە چییە بۆی هەیە محکەمە ئەمری وەلایی دەرکە ئەولی وەلایی بەس ڕایەگرێ هەتاکون تحقیق تەواو بێ اینجا تحقیقەکە 6 مانگە ساڵێکە نازانم چکە کوشتنی تیا بۆ تەقی تیا بۆ خۆ دەزانێت ئەم ئەرزە مڵکی چێیە ئەم ئەرزە یان شەریکەی نەوتیان مالیەیە لەو دوانە زیاتر نێت چکە هەموو ئەرزەکان مالیە بەڵام ئەمەگەر شەریکەی نەوت بیان مالیە بێ کەواتە ئەم ئەرزە نە وەزارەتی مالیە شکاتی کردووە نە وەزارەتی نەوت شکاتی کردووە ئەگەر وابێ ئەو منتقەی خۆ سەر و ئەوانیشەوە بارەگای یەکێتی نیشتیمانی کوردستان هەیە 3 ئەوەنەی ئەوە کەواتە ئەبێ ئەوانیش هینیان لیان بکردنەوە ئەمە حجەیەکە ئەمە کە ئەمری وەلایی دەرەکەی تۆ بڕیاری حکوومەتێکە کە چی کە شیعە و سنە و کورد لە تشکیلی حکوومەتەکە لە منهەجی حکوومەتەکە ڕێکەوتون ئەم منهەجە براوە بۆ چۆ بۆ پەرلەمان دەنگی لەسەرراوە ئەمان وەستانیانە کەواتە حکوومەت وەستاوە ئێستا کەواتە دکتۆر کەرکووک عمقی ستراتیجی باشووری کوردستانە لە دێر زمانەوە خۆت چاکەزانی کەواتە لە ئێستادا بوو ئەو هەموو ترسە لە چوونی پارتی هەبوو ناو کەرکووک خۆ لایەنە سیاسەکانی تر هەمووی لەوێ هەنا بەرپرسەکان دەچن بە ڕۆژی ڕووناک هاتوچۆ دەکەن و پیاسە دەکەن و بە کەیفی خۆیان پارتی حەزبێکە وڵەتی فەرمیەیە ئەنی بوو ئەو هەندە حەساسیەتان بەرەبەر پارتیە بچێتە کەرکووک لەو پێش لە بەرنامەیەکی کا من و تۆ دەرکەوتین قسەیەکم کرد بەڵێ وتم لە 75 لە 29 بوو یان 30 مانگ بوو لە نەغەدا دوای شکستی شۆڕشی شۆڕش من خۆم خوا لە خۆش بووم لە مستەفان بینی یەک قسێکی لە دوای قسەکانی ئەوەم دائیمەن لە خەیاڵە ئەڵێ کوردستان بێ کەرکووک وەکو ماسی بێ ئاو وایە کەرکووک ئاوی ژیانە ژیانی کوردستانە کەرکووک خاک و نەوتەکەی نییە خەڵکەکەیەتی خاکەکەیەتی تێگەی لەبەر ئەوە ئەو ڕووبارە خوێنە کە ئەیریە لە گەنجەکانی خەڵکی کوردستان خەڵکی کەرکووکی شەریف نەتەوەیی ئەوە خوێنێکە کە ئەو ژیانە دروستەکاتەوە بۆ ئەم کوردستانە داواکەم لە هەموو حیزبەکان لە هەموو عەفوەن حیزبەکان نا لە خەڵکی کەرکووک بە تورکمانەوە بە مەسیحیەوە بە عەرەبە ڕەسەنەکانەوە کوردستانێتی کەرکووک بپارێزن لەم انتخاباتە بێنە دەنگەوە دەنگ بن بە هەچ کەسێک هەیە بەڵام بیسلمێنن کە کەرکووک کوردستانیە دەنگی زۆر بێنن کورسەکانی خۆتان وەگرن کە مافی خۆتانە ئەوە زرنگە مەسلەی پارتی بگەڕێتەوە یان نەگەڕێتەوە پارتی وجودی هەیە پارتی بە مەقەڕ نییە تێگەی پارتی وجودی هەیە لە ناو ئەوەیە لە شارەکانی ترێک چۆن یەکێتی و حیزبەکانی کە هەیە وجودیشی نەبێ فەرموو لە انتخاباتی 21 زانیمان دەنگی هێنا یعنی ئەوە حجەیەکە کە ئەوان ئەم مەقەڕاکەن بە سمبولێک بۆ خۆیان بۆ سمبولێک بۆ خۆیان ئەم مەقەڕا کە حبەی ئۆکتۆبەر بوو بە جیهانیش بێتەقە یعنی هیچ شتێ نەکوژراوە کە بێ کەیکەن بە سمبولی تەقە اینجا لەسەر ئەوشەوە حەزەکەم یە قسەی محافظ بڵێ محافظی کەرکووک هاتە ناو خەڵکەکانەوە شەوەکەی دوای ئەوەی کە 4 شەهیدمان ناوە 15 بینار هەیە هات دەستخۆشی لەوانەی کە خێوەتەکان هەڵگرە سپاسیانەکە بۆ ئەو مووقیفی نەتەوەیە کە هەیان بووە و دەستخۆشیان لێکا و پشگیریان لێەکە وەکو محافظێک وەکو محافظێکی ئەو شارە دەستخۆشی لەو جەماعەتەکەن کە 5 ڕۆژە ڕێگا و بانیان گرتو کەس پێیان ناڵێ لابچن
سلاحیشان پێیە کە مەمنوعە سلاح بەدەست ئەهالێ وەکو سەرۆکی حکوومەتی عێراقڵێ ئەڵێ چی دوای ئەوە ئەڵێ من تەلەفۆنم کردووە لەگەڵ سەرۆکی وەزیران پێی وتوم کە ئەمە تەجیل ئەکرێ ڕاگرتنەکە تەجیل ئەکرێ دەستخۆشیتان لێکم سەرکەوتنیەکە بۆ ئێوە بڕۆن خێوەتەکانتان هەڵگرن بوو بە چەپڵە و ڕێزە ئەمە ڕاستی حەقدی بەرامبەر نۆک و هەر کورد بەرامبەر نەتەوەکانی تریشی ڕەسەنەکانن بەڵێ جا ڕەوشەکەەوە دکتۆر ئیتر ئەو تابلویە لە کەرکووک کە لە مەخیرە بۆ هەموو کەسێک وەکو ڕۆژی ڕووناک بەرچاو بوو بە هیوادارین سەرنجی تۆ وەکو کەسێکی ئەکادمی چاودێری ڕەوشەکە بۆ لایەنە سیاسی کوردستانیەکان گەشت بێت چی بکەن لەسەرەوە مەلەفە دکتۆر سامان شاڵی چاودێری سیاسی زۆر سپاس دکتۆر سەرچاو بژی سپاس